پزیشکانی نیشتەجێی خولاو و پزیشکانی دانەمەزراو لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی گرتبوونەوەیان ئەنجامدا. داواکاری ئەوان لە بردننی سزای سەرە و پزیشکانی هەولێرە کە ماوەی هەفتەیەکە بایکۆتیان کردووە و داواش دەکەن پزیشکانی دەرچوو دابمەزرێنن. هەموو فریاکەوتنەکانی شاری سلێمانی و هەموو کوردستان بەگشتی لەلایەن پزیشکانی نیشتەجێی خولاوە بەڕێوە ئەبرێت. ئەگەر ئەوان ئەوێت تۆڵکەن لە هەموو شوێنەکان ئەمە پەکیەکەی کە ئەمە سەرەتاییترین ماکە خەڵکە کاتێکە چێتە فریاکەوتنەکان پێویستە پزیشکی لێبێت. بەشێکی زۆری بە شێوەیەکی گشتی وەکو بڕیاری پزیشکان بایکۆتیان کردووە. دوو هۆکاری لە پشتەوە، یەکەمیان پشتگیری لە دامەزراندنی ئێمە پێویستە دامەزراندنمان هەبێت، دوای ئەو شیفتەی ئەو پلەبەندی کە بڕیار دراوە بۆ شێوازە بکرێت پلەی ئاستی ئەوان بە شێوازێک بەرز بکرێتەوە کە داوامەکەشیان زیادەکات لەگەڵیە. ئێمە دانەمەزرێنە ئەو سیستەمی پلەبەندی پزیشکی ئەوەستێ خۆی ئەبێ مەفروض وایە ساڵانە ئەم پلەبەندیە بگۆڕێ و پلەبەندیەکە مەسەلەکە موچە نییە، مومانەزانین پلەبەرزکردنەوەی موچە وەستاوە، بەس تەنها ناونیشانی پزیشکیەوە هەبوونی خزمەتی پزیشکیە کە دواتر لە بۆ وەرگیران لە بەشە پسپۆڕەکان پێویستە. ئەم پلەبەندیە بۆ وەستێت و ئەم بڵێم کەرتی تەندروستی وەستێت، چونکە ئەم پزیشکە هەر پزیشکێک کە کۆلێژی پزیشکی تەواوکە و دامەزرێ گەشتێکی دوور و درێژی لە پێشە بۆی کە بێ بە پزیشکی پسپۆڕ. هەردوو جۆری پزیشکانی نیشتەجێی خولاو و دانەمەزراو بە یەکەوە چالاکیەکانیان ئەنجام دەدەن و پێی داواکاریەکانیان پەیوەندی بە یەکەوە هەیە و ئەگەر پزیشکانی دەرچوو دابمەزرێن پزیشکانی نیشتەجێی خولاو پلەکانیان دەگۆڕێت. سەکراوە کە تونترین ئیجرات ئەکرێت. تونترین ئیجرات جارێ بەما وەکو هینێک وەکو هەڕەشەیەکە بەدر لەوە لە دوو جەمسەرەوە، یعنی لە دوو ئاراستەوە هەوڵەدەن بمانکردن لە هەندێک ئاراستەشەوە هەوڵەکەن بماترسێنن. منیش پیان ئەڵێم نیشتەجێی خولاو پزیشک گەنجی ئەم وڵاتە نەدەترسێنرێ نەدەکردرێ. پزیشکانی نیشتەجێی خولاو باس لەوە دەکەن لە سلێمانی شەڕەشەی سزادانیان کراوە. پێشنیاری پۆستی تریشیان ژێربەژێر بۆ کراوە تاواز لە بایکۆت بێنن. بەڵێنی زۆریان پێداوین لە مانگی 11 ساڵی پارەوە، بەڵام تا ئێستا نەبوون بەکردار، نەشزانین هۆکارەکەی چیە. بەڵام هەستەکەم ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەمساردیەک هەیە لەلایەن وەزارەتی تەندروستیەوە. بەڵێ قسەی وەزیری تەندروستی خۆی بوو کە بەحساب بە میکانیزمێک ئێمە دامەزرێنن مانگانە هەر مانگەی کۆمەڵێکمان لە نەخۆشخانە ئەهلەکان داوام بکەین، ڕۆتێشن بکەین، بەڵام ئەوش پێویست بە ئامادەکاریە کرد لەلایەن نەخۆشخانە ئەهلەکان. ماوەی زیاتر لە مانگێکە پزیشکانی دانەمەزرا و خۆپیشاندان ئەنجام دەدەن و حکوومەتی عێراق ئامادە نییە دایانمەزرێنێت و هەرێمیش دەڵێت ناتوانین لە داهاتی ناوخۆ دامەزراندن بکەین. ئەوەش تووڕەیی ئەوانی زیاتر کردووە و ڕەنگە بایکۆت سەرجەم نەخۆشخانەکان بگرێتەوە.